ڕیفراندۆم هەڵە استراتیژیەکەی سەرکردایەتی کورد لە سەدەی 21دا چۆن بارزانی نامەکەی تلەرسێنی سووتاند و بەلفۆری کوردی لەناو برد. لە کۆشکی سپی چۆن ئەمریکا هۆشداریدایە مەسرور بارزانی و ئەویش چۆن بە پێچەوانەوە و بەناوی ئەمریکاوە قسەی کرد. مەسعود بارزانی پیاوێک بەڕواڵەت سیاسی و بەتەمەنێک زیاتر لە نیو سەدەکاری سیاسی لە لووتکەی هەڵکشانیدا بڕیارێکی ترسناکیدا کە مێژووی کورد بەخۆیەوە نەیبینی بوو. کەسی شێندەی بارزانی لە شکستی پرۆسەکە دڵنیا نەبوو کە ڕیفراندۆم بوو. بەڵام ئایا مەسعود مستەفا بارزانی بە ئەزموونێکی 6 ساڵە لەناو کایی سیاسی عێراق و ناوچەکە بۆچی ئەو هەڵە استراتیژیە ترسناکەی کرد کە ڕەنگە دەیان ساڵی تر ڕاست نەبێتەوە؟ ئەی کاری ئەو هەموو ڕاوێژکارە ناوخۆی و بیانیە چی بوو؟ ئەی ئەو ملیۆنان دۆلارە بۆ لۆبی خەرجکرا چی بوو؟ ئەم راپۆرتەی سولی تایمز هەڵسەنگاندنە بۆ ڕیفراندۆم و دەرئەنجام و هۆکارەکانی پشت ئەو هەڵە استراتیژیەی مەسعود بارزانی و حیزبەکانی تر، هەروەها هەڵسەنگاندنە بۆ خوێندنەوە باوەکانی یار و نەیاری ڕیفراندۆم لەگەڵ دەرئەنجامی کۆتایی. دەبی قوڕکردنی دەستهەڵات لە هەموو شوێنێک کوتایی بێت و معلومیشە لەکوێ قوڕکردنی دەستهەڵات هەیە. وادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرە، هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەر. مزاجی شخص تحکم لە چارەنووسی هیچ تاگێکی ئەم وڵاتە نەکات. چۆن تەجیل دەکرد؟ ئەمە تەجیلی ناکرد. چ دەبی بۆ چ دەبی بۆ من ئەو کەسە نیم خۆم سەرمەزاری ملەتی خۆم بکەم. ڕاستە مەسعود بارزانی لە هۆزێکی دیاری کووردە کە نزیکەی سەدەونیوێکە بەشدارن لە شەڕ و ململانەی چەکداری واکدارە دەست بە دەستدەوڵەتی عوسمانی و تورکیا و عێراقی نوێ بۆ سەرکوتکردنی هێزە کوردەکانی دەڤەری بادینان و دەشتی موسڵ. بارزانی شارەزای ململانێ و گەمەهەرێمی و نێودەوڵەتەکانە ئەو بەسەر لاشەی هاوزمانەکانی خۆیدا پێگەی خۆی بەهێز کردووە. کەسێکی تازە پیاکەوتووی سیاسی نەبوو، بەڵام سەرڕای ئەمانەش هەڵەیەکی گەورەتر لە نسکۆی 1975 ئەنجامدا و هەموو وەڵامەکەشی ئەگەری سەرگرتن و سەرنەگرتن بوو. ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءالله باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتان دا. ئەگەر سەری نەگرت سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا و ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حاضرم بوو ئەم مەسەلەیە سرم لە سەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارەی خۆی. حەزبەکەی بارزانی بانگەشەی ئەوە دەکەن خاوەن هەواڵگری تۆکمەیە کە دەستگای هەواڵگری مۆسادی ئیسرائیلی هاوکار بووە لە دامەزراندنی، هەروەها جێگیری هەواڵگری عێراقی و چەندین ئەفسەری هەواڵگری لە ناو سوپای ئێستای عێراقدا هەبووە. واتە ئەوان زانیاری تەواویان لەسەر هێزی خۆیان و سوپای عێراق هەیە. بارزانی لەسەر بودجەی هەرێم خاوەن لۆبیەکی بەهێزە لە واشنگتۆن و بەڕوونی ئاگاداری ڕای ئەمریکا بوو بەپێی بەڵگەنامەیەکیش کە سەرکەوشەمسەدین ساڵی 2017 خستێ ڕوو. مەکماستەر ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا لە کۆشکی سپی لە مانگی 7 2017 بە مەسرور بارزانی دەڵێ ئەگەر هەرچی ڕوویدا دوای ڕیفراندۆم خۆتان بەرپرسن. بارزانی خاوەندەیان ڕاوێژکاری بیانی و ناوخۆیی بوو. سەرڕای هەموو ئەمانە لە پڕ بڕیارێکی ترسناکی دا و نزیک بوو هەرێمی کوردستان و خودی بنەماڵەکەشی لە نەناوچوون و دووبارە ئاوارە بوون نزیک بکاتەوە. بە جۆرێک لە دوای ڕیفراندۆم مەسعود بارزانی کوڕەکانی سەری ڕەش چۆڵ دەکەن و لە ناو چەشاراوەکانی بارزان خۆیان حەشار دەدەن تا ماوەی 2 مانگ دوای ڕیفراندۆم. تەنیا نێچیروان بارزانی لە هەولێر دەمێنێتەوە، ئەویش بەهۆی ئەوەی لە کۆبوونەوە داخراوەکان پێچەوانەی ڕایمامی بە بەرپرسانی عێراقی وتبوو ئەو لەگەڵ ڕیفراندۆم نەبووە و خەتڕەجعی دانابوو. با دیسانەوە بپرسینەوە مەسعود بارزانی چۆن کەوتە ئەو هەڵە ستراتیژیەوە. هەرچەندە مەسعود بارزانی تەنیا نیە لە هەڵەکردندا، بەڵام پێشتر باوکیشی بە هەڵەیەکی استراتیژی کۆتایی بە حکمی زاتی هەرێمی کوردستان هێنا لە عێراق. لە مێژووشدا زۆرن ئەو سەرکردانەی بە هەڵە ستراتیژیەکانیان گەلان و جیهان باجەکەیان داوە، بەڵام ئەوەی کەمویە نەبووە لە دنیادا ئەوەیە ئەو سەرکردە و حیزب و گروپانەی هەڵی استراتیژی دەکەن باجەکەی دەدەن، بەڵام بارزانی خۆی دوور خرایەوە
کەچی حزبەکەی لەسەر حکم مایەوە. بۆ نمونە ئیمپراتۆری یابان کە هێرشی کردە سەر دوورگەی پێڕڵی ئەمریکی دەرئەنجام بووە هۆی ڕوخاندنی ئیمپراتۆریەتەکە و دوورخستنەوەی بنەماڵەی حاکم و گرۆپی حکمڕان و گۆڕینی ڕژێمی سیاسی یابان. هیتلەریش بە هێرشکردنە سەر یەکێتی سۆڤیەت خۆی و ئەڵمانیای خاپوور کرد. دەوڵەتی عوسمانی بە هێرشکردنە سەر ڕووسیای قەیسەری نەخشەی سەرەتای لە ناوچوونی خۆی کێشا. پێشتریش ناپلیۆن هەمان هەڵەی کردبوو. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەدام بە داگیرکردنی کوێیت کۆتایی بەخۆی هێنا و بۆ هەتایە لە عێراق حیزبەکەی و خێزانەکەی خستە بایەوە. میسر و سووریا بە هێرشکردنە سەر ئیسرائیل و بەکەمگرتنی زەبرێکی هێندە کوشندەیان بەرکەوت تا ئێستاش باجەکەی دەدەن. لە هەرێمی کوردستانیش هەڵەستراتیژەکەی یەکێتی ئەوە بوو کاتێک ئاغای مەتەڕی فەرماندەی ئەو کاتی سوپای قودسی هێنایە هەولێر دەرئەنجامی سیویەکی ئابی لێکەوتەوە و پارتی کردە حاکمی کوردستان کە تا ئێستاش یەکێتی و هەموو کوردستان باجی ئەوە دەدەن. هەڵەستراتیژەکەی گۆڕان و نەوشیروان مستەفا قەیرانی سەرۆکایەتی هەرێم نەبوو بەڵکو ئەوەی گۆڕانی تووشی ئەزمەیەکی لە بنەهاتوو کرد. گواستنەوەی مڵکەکانی گۆڕان بوو بۆ کوڕانی نەوشیروان مستەفا کە بەمەش هەرەسی بە بەهێزترین ئارگۆمنتی ئەو بزوتنەوەیە هێنا کە بجیایەتیکردنی حیزبی بنەماڵە و سیستمی بنەماڵەیی بوو کە باجی ئەم هەڵەیەی دا و زیاتریش دەدا. بەڵام گەورەترین هەڵەی استراتیژی مێژووی و سکانداڵی سەدا بۆ کورد مەسعود بارزانی کردی بە ئەنجامدانی ڕیفراندۆم کە لە مێژوودا کەم نوێنەیە. بارزانی ئەو کات گەورەترین دەرفەتی مێژووی لەدەستدا کە پشتیوانیەکی مێژووی ئەمریکی بوو لە بەرامبەر دواخستنی ڕیفراندۆم کە لە مێژووی گەلاندا ئەو دەرفەتانە یەکجار دێتە پێش و گەلان پێی ڕزگار دەبن. بەڵام مەسعود بارزانی ئەو دەرفەتەی کردە قوربانی بیرکردنەوەیکی خێڵەکی کوردی کە ئەویش ئەوەیە پاشگەز بوونەوە لە قسە و سازشکردن بۆ خەڵک بۆ سەرۆک خێڵ قورەسترە لە مردنی خۆی. بەڵام لە سیاسەتدا بەرژەوەندی گەل و استراتیژی نیشتیمانی زۆر گەورەترە لە قسەی سەرۆک. بۆ نمونە جووەکان بە پەیمانی بەلفۆر پاش 30 ساڵ توانیان ئیسرائیلدا بمەزرێن و بنیاتی بەهێزترین سیستەمی سیاسی بنێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕزگاریان بێت لە بێدەوڵەتی. ئەتاتورک بە ڕێکەوتنی لۆزان توانیت دەوڵەتی مۆدێرنی تورکیا لە پارچەکردن ڕزگار بکات و بەبێتە یەکێک لە هێزە کاریگەرەکانی جیهان و ئەندامی ناتۆ. لە 23 سێپتەمبەری 2017 و دوو ڕۆژ پێش ئەنجامدانی ڕیفراندۆم وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا ڕێکس تیلەرسۆن نامەیەکی مێژووی بۆ بارزانی دەنێرێت کە بە بەلفۆری کورد ناسراوە و تێیدا بەڵێن و گەرانتی ئەمریکا بە کورد ئەدا بەوەی UN گفتوگۆ لە نێوان هەرێم و بەغدا دەکا لەسەر سەرجەم کێشە هەڵپەسێراوەکان لە ساڵێکدا و ئەگەر چارەسەر نەبوون و پێویستی بە ئەنجامدانی ڕیفراندۆم بوو لە ماوەی 2 ساڵ بە بەشداری ئەمریکا و UN پشتیوانی و گەرانتی دەکرێت کە ئەمە کلیلی بنیاتنانی دەوڵەتی کوردستان بوو بەهێزتر لە ڕێکەوتنی بەلفۆر کە ئیسرائیلی لەسەر دامەزرا. بەڵام مەسعود بارزانی سەرڕای ناکۆکی ناوخۆیی لە پرسی ڕیفراندۆم تەواوی حیزبەکانی کوردستانی لە پشت بوو جگە لە ژمارەیە گەنج و ڕۆشنبیر کە هۆشداریاندا بێ پشتیوانی ئەمریکا ڕیفراندۆم کارەسات ئەهێنێ. کەچی بارزانی بە پەنجەڕاوەشاندن لە عێراق و بە لە خۆبایی بوونێکی زۆرەوە بەرامبەر ئەمریکا نامەکەی تلەرسنی ڕات کردەوە. بەوەش دۆزەخی ساز کرد و ئەمریکا بۆ یەکەم جار پاش 27 ساڵ دەستبەرداری کورد بوو. بارزانیش سوپاکەی لە فەوزایەکی تەواودا بوو. توانای شەڕکردنی داعشیان نەبوو بێ سوپای ئەمریکا لە بەرامبەر سوپای عێراق بارزانی چۆکی دا و تەواوی ناوچە جێناکۆکەکانی ڕادستی حەشدی شەعبی کرد. بەرەی تاڵەبانیش کە لە ڕیفراندۆم پشتی بارزانیان کرد لە کەرکووک هەڵەیەکی استراتیژیان کرد و لە ڕووی ئەمنیەوە کەرکووکیان خستە ژێر دەستی حەشدی شەعبی و ئێستاش هاوسەرۆکەکانیان بە مۆڵەتی پارێزگاری کەرکووک دەچنە ژوورەوە و پارتیش هێشتا پەناهەندەیە لە تەواوی ناوچە جێناکۆکەکان. سکانداڵی ڕیفراندۆم دەرئەنجامی هاوشێوەی هەیە. لەگەڵ نچکۆی 1975
کە مستەفا بارزانی هەڵەیەکی ترسناکی کرد کاتێک بە هاوکاری مۆساد و CIA ئەمریکی دژی عێراق لە کاتێکدا ڕێکەوتنی 11 ئازاری لەگەڵ واژۆ کردبوو. بەوەش حکمی زاتی کۆتایی هاتوو، دواتر ئەنفال و کیمیابارانی بەدوادا هات. بەڵام مەسعود بارزانی بە پێچەوانەی باوکی دەرفەتی گەورەتری هەبوو، چونکە ئەو پەیوەندەکانی لەگەڵ سوپا و سەرۆکایەتی ئەمریکا و UN بوون و ئەوان گەرانتی پاراستن بوون. بەڵام دوجار لوودبەرزی و نەبوونی عەقڵی دەوڵەتداری و زاڵبوونی بیرکردنەوەی خێڵەکی پێی قورس بوو سازش بکات بە شێوەیەکی کاتی کوردستانی بەرەو هەڵە استراتیژیەکەی بردو تا ئێستاش باجی ئەو بڕیارە هاوڵاتیانی هەرێم ئەیتەن کە ئەگەر ئەمریکا نەبوایە ئێستا شتێک بە ناوی هەرێمی کوردستان تەنیا لە دەستوردا دەما. هەرچەندە خودی مەسعود بارزانی بە تەلەفۆنێکی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕەوانەی ماڵەوە کرا دوای شکستی ڕیفراندۆم، بەڵام بەهۆی شکستی حیزبەکانی ترونەبوونی بەدیل پارتی وەک حزب توانی پێگەی خۆی بپارێزێت کە ئەمەش کەموێنەیە لە مێژوودا. بەهۆی ئەوەشەوە هێشتا پارتی لە کەڵکەڵی دروستکردنی کێشە لەگەڵ عێراق نایەتە خوارەوە، بەمەرجێک خۆی پێکهێنەری سەرەکی حکوومەتی عێراقە. بەشێک لە ڕخنەگرانی ڕیفراندۆم هۆکار و دەرئەنجامەکانی بەتەنیا ناخەنە ئەستۆی بارزانی، بەڵکو ئەو نوخبەی زیاتر لە بارزانی هانی ڕیفراندۆمیان ئەدا و تا ئێستاشدان بە هەڵی خۆیان دانانێن لە کاتێکدا گرنگی نامەکەی تلەرسن نابینن کە کەموێنەیە لە مێژووی کورتە.